گۆڕی بازرگانی هەرێمی کوردستان لەگە وڵاتانی دەرەوە بەردەوامە هەرچەنە سستیەگە بینی لە مەرزەکان ئەویش بە شێوەیە کە لایەنی پەیوەنددار ئێوێ بە شێوەیە میکانیزمێکی تەندروستی کاڵاکان بێتە ناو هەرێمی کوردستان بەڵام هەموو جۆرە کاڵایەک بە تایبەتی خۆراک بە هەموو شێوەیەک دێتە ناو هەرێمی کوردستان و لەم کاتەشدا کە ئەبینین بەڕاستی قەدەغەکردنی هاوڵاتیان بۆ ناو بازار و داخستنی دوکانەکان بەڵام مارکێتەکان کراوەیە و لەم کاتەدا جملە فرۆشەکان کۆگاکانیان کە داخستووە بەڵام بە پێی ڕێنمایەکانی قایمقامێتی شارەکان کاڵەکانیان ڕۆژانە ئەگەیەن نە مارکێتەکان و مارکێتەکان بە شێوەیەکی ڕاستە و خۆ کاڵەکانیان دابەشەکەن بەسەر هاوڵاتیاندا بە هیچ کەم و هیچ کەم و کورتێکی پێوە دیار نییە و لە نرخیشدا نرخی وەکو جارانە کە ئەبینین ئێستا لەم کاتەدا نرخی برنج لە وڵاتی هندستان تەنی $130 لێدا بەزیوە بۆیە بە پێویستی ئەزانم لێرەوە بەڕاستی خاوەن براندەکان کە هەست بەوە بکەن ئەو $130 کەمی کردووە بادای بەزێنن و جێی دڵخۆشیشە کە کۆمپانای کوێسەدای بەزاندووە کە $130 لێکەم کردوتەوە لە تەنی و کاڵەکانی تریش بە هەمان شێوە نرخەکانیان وەکو جاران هیچ زیادی پێوە دیار نییە ئێمە ئاڵوگۆڕی بازرگانی لەگە وڵاتاندا دەکەین بە تایبەتی سین لەم کاتەدا کە وەستێنراویشە بەڵام ئەو وڵاتانەیەکەوە زیاتر توانراوە لەوە پێشکارمان لەگەڵا کردووە و ئێستاش هەر بە بەردەوامی لەگەڵ یاکەین بە نسبەت برنجەوە لە هندستانەوە ئێستا ئاڵوگۆڕەکرێ لە سعودیە لە ئیمارات کاڵاکانی خۆراکی تر وەکو خواردنەوە وەکو ئەو پێداویستیانی کە هەیە بەڵام جێی دڵخۆشیشەکە لەم کاتەدا شەکر و ڕۆن و زەید لە ناو عێراق لە شاری حلە دروستە بێ هیچ کەم و هیچ کەمیەک نابینین و زۆربەی خۆراکیش بەرهەمی شیرەمەنیش لە ناو خۆمانە زیاتر لە 30 کارخانەی بەرهەمێنانی شیرەمەنی هەیە